ئەچی پێڵی بۆ ئەڵە کاکەەوە ئیشتان چییە لە کاتێکاوا زانێ ئەم کرێکارە عەبدەوە زانێ ئێمە هاتوین بەس خزمەتی ئەو بکەین. ڕۆژی 21 چوار ژمارەیەک گەشتیار هاتوونەتە ئەم جێگایە بەدەم قسەی خۆش و پێکەنینەوە پاژماوەی خواردنەکەیان هەڵدەدەن و دەیخەنە ناو زێی دوکانەوە. ئەمە کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە. ئێمە هاتیم بە دۆدەچوون لەسەر ئەم بابەتە بکەین بزانین شوێنە و کەسانە لایەنی پەیوەندیدار لە قەزای دوکاندا چی کردووە. زیادەڕەوی نییە ئەگەر بوترێت دوکان لە هەرە بەناوبانگترین ناوچە گەشتیارەکانی کوردستان و عێراقە، بەڵام ئەم ماوەیە بێباچی و هەڵسوکەوتی بەشێک لە گەشتیاران دڵی خەڵک و ژینگە پارێزان و بەرپرسانی قەزاکەی ڕەنجاندووە. لە ڤیدیۆ بەناوبانگەکەی ئەم چەند ڕۆژەوە دەستم پێکرد پرسییم ئاخۆ هیچ دەکرێت بەرامبەریان؟ ئێمە هەر دوێنێ تیمەکانی هەم لیژنەی ئابووری قایمقامەت و هەم لیژنەی پشکنی بەڕێوەبەرایەتیمان سەردانی شوێنەکەیان کردووە. ئەوەی کە تۆ ئەزانی خاوەنی شوێنێکی گەشتیاری کە شوێنەکەدا بکرێ ڕاستی ئاگای لە مۆبایلی بەڕێزن نییە کە تۆ چیەکەی چی ناکەی. ئەوەی کە ڤیدیۆکەی بینیمان لە مۆبایلی خۆیانەوە تەسویرەکە بڵاوبۆتەوە. بۆیە ئەوەی کە پێویست بۆ برایانی ئاسایش هەوڵیان داوە ژمارەی ئۆتۆمبیلەکانیانمان بۆ دەربخەن. ئێمە دوای ئەوەی دەرکەوتنی ژمارەی ئۆتۆمبیلەکانیان بە دڵنیاییەوە ڕێکاری یاسایی پێویست بۆ ئەوانی ئەنجام دەدەین چکە ئەمە بابەتێکە کە ئەوە نییە چاوپۆشی لێ بکرێت. وانە بێت ئەم ڕەفتارە تەنیا ئەو چەند گەشتیارە کردبێتیان هەفتە نییە تیمە ژینگە پارێزەکان تووشی حاڵەتی هاوشێوە و لەوەش خراپتر نەبن. لە ناو قەزای دوکانان لە ڕۆژانی ئاتیادیان نزیکی 30 بۆ 35 تەن کۆکەینەوە. لە ڕۆژانی ئەیزدیحام وشە دوای جومعە بڵێن شەمان نزیکی 70 تەن 6 بۆ 70 تەن نەبێت. بەڵام ئێمە کێشەمان زۆرە لەگەڵ هاوڵاتیانە بە گشتی زۆر ینی سەیری کە کرێکارانە فەقیر ناو ئاوەکە پیسەکەن مێز گەشت و گوزار بە سوپاسەوە حاویان بۆ داناون ئەوان کردوانە بە مێز لە کاتی مەستی و سەرخۆشیەکانیانە فڕیان ناوەتە ناو ئاوکۆ خزمەتمان ناکەن هاوکاریمان ناکەن بەزەیان بەو کرێکارانە نایەتەوە بەزەیان بە ژینگەی وڵاتەکان نایەتەوە ینی وا حساب ناکات ڕۆژێکی تریێتەوە بۆ ئێرە ئەو شتەی لەوێ ئەیخوا حسابی ناکات بەیانی برایەکی یەت کەسێکی یەت خزمێکیت خۆیەتەوە بۆ عینن جێگا پیسێکات و ئەڕات هەر ئەو نە کێشەکەیەتێ و دیوەنی ناشرین ئەو کرێکارانە لەوێ ئیشیان کردووە ئەو لایەن پا کردوێتە ئاو بەرەو ئێرەوە هاتوون بە تەسەلسل لە دوایەوە فڕێیاوەتەوە ئەچی پێڵی بۆ ئەڵە کاکەەوە ئیشتان چییە لە کاتێکاوا زانێ ئەم کرێکارە عەبدەوە زانێ ئێمە هاتوین بەس خزمەتی ئەو بکەین ئیشتان چییە نازانم ئیشمان چییە. بەرپرسانی ژینگەی شارەکە ڕاستە لەو بێباچیە تووڕەن، بەڵام ئەوەشیان لەبەر چاوە کە خەڵکێکی زۆر هەموو شتێک لە ئوسوڵی سەیرانکردن و باکوخاوێنی دەزانن و پابەندن پێوەی. پابەندبوونێکی باشەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەوەی کە هەیە لە جەژنی ڕابردووە بەداخەوە کە ڕوویداوە تۆ لە زیاتر بە نزیکەی 40,000 سەردانیکار لە سنووری شوێنە گەشتیارەکانی قەزای دوکانەوە دەکرێت چەند کەسێکیش دەرچوو لە بابەتی مرۆڤایەتی وا بڵێن ئەم کارە نەبکات بەڵام لەگەڵەوەشا پابەندبوونێکی زۆر باشەیە لە تەواوی شوێنە گەشتیارەکانە. ئێستا چاوەکان زیاتر لەسەر دوکانن چونکە مەسەلەکە هەر سەیران و کەیفخۆشی نییە، بەڵکو ئەو خاشاکەی لێرە فڕێدەدرێت ڕێتێ دەچێت زیانی بۆ تەندروستی 1,500,000 کەس هەبێت. یەکەم هەنگاو داوامانەوەیە کە ژینگە پارێزن بیر لەوە بکەنەوە ئەو خۆڵ و خاشاکەی کە ئەوان لەوێ لە جێگەکە جێڵن لەسەر جادە جێڵن دڵنیا بە دواتر کرێکارێکێت ژینگە پارێزێکێت هەبێت خۆی بچەمێنێتەوە بۆڵگرتنەوەی خۆڵ و خاشایی کە لە شوێنی تایبەتی خۆی دانراوە لەگەڵ ئەوەیشا ئەو ئاوەی کە ئەوان خۆڵ و خاشاکەی تێکەن نزیکەی لە زیاتر هەر لە سنووری منە نزیکەی 1.5 ملیۆن خەڵک بەکارێنێ بۆ خواردنەوەی ئاو. پارێزگای سلێمانی ناوەندی شار بازیان چەمچەماڵ تا لە ناوەندی دوکان پیرەمەگرون ئەم هەموو شار و شارچکە لەم زێیە ئاوخواتەوە دوای ڕێکارە ئوسوڵەکانی پاکردنەوەی ئاو. دوای ئەوە لە ئێمە تێپەڕێ بۆ تەقتەق و کۆیە و ناوچەکانی تا ئەگاتە کەرکووک و تا چێ دیجلە. پاراستنی ئەم ئاو پاک و خاوی ناوچەکە پاراستنی ژیان و تەندروستی خۆیانە. دیلان محەممەد جەزا 964 شارۆچکەی دووکان.